کەمنین ئەوانەی کە تاوەری خەلیفە و فڕۆکەخانە و مۆڵ و ئاهەنگەکانی سەری ساڵ و کۆنسێرتەکانی دووبەی چاواشەی کردوون و ئەو وڵاتە بە هێمای ئازادی و ژیانی ئاسوودە و دابینکاری بژێوی سەربەرزانە و لێبوردەیی دەزانن، بەڵکو هەندێک سیاسەتمەداری وڵاتانیشی هەنداوە بۆ چاواشەکردنی هاوڵاتیانیان بەوەی بەڵێنیان پێ بدەن کە ئەوانی شارەکانی وڵاتیان بۆ دەکەنە دووبەی. بەڵام هەڵاتنی شازادە هەیە کچی حوسێن، هاوسەری محەممەد بن ڕاشید حاکمی دووبەی، بۆ ئەڵمانیا لەگەڵ دوو منداڵەکەیدا سیمای ڕاستەقینەی دەسەڵاتدارانی دووبەی و ئیمارەتمان زیاتر نیشان دەدات. شازادە هەیە تەمەنی 45 ساڵە و کچی شاژنا عەلیایە کە لە ساڵی 1970دا کۆپتەرەکەی بە ڕووداوێکی گوماناوی کەوتە خوارەوە. هەروەکو منداڵی بنەماڵی پاشایەتی ئەردەن خوێندنی لە بەریتانیا تەواو کردووە و لە بواری وەرزشدا پێشکەوتنی بەرچاوی بەدەستهێناوە. لە ساڵی 2006دا هەڵبژێردرا بە سەرۆکی یەکێتی نێودەوڵەتی سوارچاکی و لە ساڵی 2010دا بۆ خولی دووەم هەڵبژێردرایەوە. بەڵام بۆ خولی سێیەم بۆ خۆی ڕایگەیاندواز لەو پۆستە دەهێنێت، بەڵام لە ماوەی سەرۆکایەتیدا توانی ڕۆڵی کاریگەری هەبێت بۆ پەیداکردنی پشتیوانی دارایی و دامەزراندنی کەناڵی تەلەڤیزیۆنی بۆ یەکێتیەکە. هەروەها چەندین پۆستی گرنگی لە سەردەمی بانکی مۆن و کۆفی ئەناندا وەرگرتووە، بۆ نمونە باڵێزی ئاشتی و ئەندامی کۆمەڵی جیهانی بۆ خزمەتگوزاری مرۆیی لە جنێف و باڵێزی نیەتچاکی بۆ بەرنامەی خواردەمەنی جیهانی. گەرچی شازادە هەیە خۆی تەرخان کردبوو بۆ کاری خێرخوازی و لەو بوارەدا چالاکیەکانی دیار و چڕ بوون، بەڵام لە شوباتی ئەم ساڵەوە کە دوانووسینی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەرەوە بڵاو کردەوە لەبارەی پەیوەندی خۆی و براکانی بە شاح حوسێنی باوکیەوە، چیتر چالاکی لە تۆڕی کۆمەڵایەتی و میدیادا بڵاو نەکردەوە. هاوکات لەگەڵ ئەوەدا هەواڵی ناکۆکی ناوبراو لەگەڵ محەممەد بن ڕاشید بڵاو بوویەوە کە نووسینگەی ناوبراوی ناچار کرد ئەو هەواڵانە بەدرۆ بخاتەوە. بەڵام بڵاوبوونەوەی وێنە و چالاکی لەگەڵ حاکمی دووبەیدا گومانەکانی زیاتر کرد تا ئەوەی هەواڵی هەڵاتنی بۆ ئەڵمانیا لەگەڵ کوڕ و کچەکەیدا و داوای مافی پەنابەرێتی لەو وڵاتە و جیابوونەوە لە بن ڕاشید گەیشتە میدیای جیهانی. محەممەد بن زاید لە گەشتەکەی بۆ بەرلین هەوڵیدا حکوومەتی ئەڵمانیا ڕازی بکات بە ڕادەستکردنەوەی ناوبراو و منداڵەکانی، بەڵام ئەو وڵاتە بە توندی ئەوەی ڕەت کردەوە. هەرچەندە دەسەڵاتدارانی دووبەی بە بڵاوکردنەوەی تۆمەتی نائەخلاقی و بەشداری شازادە هەیە لە هەوڵی کودەتای ئەردەندا کە ئیماراتی ئەبوزەبی لە پشتیەوە بووە، دەیانەوێت کەسایەتی ناوبراو لەکەدار بکەن، بەڵام ڕاستی ئەوەیە شازادە هەیە ڕازی نەبووە ببێتە بووکەڵی دەستی محەممەد بن زاید بۆ بانگەشەی ئەرێنی بۆ گرێبەستی سەدە و فرۆشتنی فەلەستین، بۆیە ناچار بووە ڕێگەیەکی تر بگرێتە بەر. ئەمە یەکەم ڕووداوی خێزانی حاکمی دووبەی نییە، ئەوە بوو پێشتریش لەتیفە کچی محەممەد بن ڕاشید ڕاستی درڕندەی باوکی و دەسەڵاتدارانی ئیماراتی بە جیهان ڕاگەیاند. ناوبراو بۆ ماوەی 3 ساڵ لەلایەن باوکیەوە زیندانی کراو، بە درڕندانەترین شێوە ئەشکەنجە و ئازاردرا. دوجار ناوبراو هەڵات بۆ خۆرئاوا و زانیاری شۆکهێنەری لەبارەی ستەمکاریەکانی دەسەڵاتدارانی ئیمارات بەگشتی و حاکمی دووبەی بە تایبەتی بڵاو کردەوە. لەو ڤیدۆیەدا کە لە یوتیوب بڵاوی کردەوە دەڵێت ئەو وێنەی باوکم بۆ خۆی لە مرۆڤ دۆستی و شتی لەو جۆرە دروستی کردووە، قسەی بەتاڵە، ئەو خراپترین کەسێکە لە ژیانمدا دیبێتم. مردنی عەلیە عەبدونور لە زیندانەکانی ئیمارەتدا ڕاستی کردەی ئەو وتەی لەتیفەی کچی بن ڕاشیدمان نیشان دەدات کە نیشاندانی ئیمارات وەکو وڵاتی لێبوردەیی پێچەوانەی وێنە ترسناکەکەی ئەو وڵاتەیە. هەر بۆیە دەبێ بپرسین دەبێ ئەوە چ ستەمێک بێت کە ژن و منداڵی دەسەڵاتدارانی ئیمارات و سوعودیە ناچار دەکات لە ناز و نیعمەتی مادی دەست هەڵگرن و لە پێناوی هەناسی ئازاد و بەدەستهێنانی ویژدانی ئارام و دوور لە ستەمکاریدا هەڵبێن و لە تاراوگە بژین.